نزیکەی مانگێکە لەلایەن حکوومەتی عراق بەهۆی دابینەکردنی کارەبای پێویست لەلایەن حکوومەتی هەرێم تۆڕی پەیوەست بە دەرهێنانی کارتی نیشتیمانی کە جێگرەوەی ناسنامە و ڕەگەزنامەی عراقیە لەسەر فەرمانگەی کارتی نیشتیمانی چۆمان و سۆران بڕیوە. ئەمە شوای کردووە کاری هاوڵاتیان و دانیشتوانی تەواوی سنوورەکە بوەستێت و گرفتی زۆریان بۆ دروست بکات. ئەمە منداڵێکمان نەخۆشە، ئەو منداڵن سوڕەت قەیدێکی نادرێتێ لە بەرەوەی شەکان ناڕۆن لێرانە کە پاسەپۆرتی بۆ دەرێنم دەوێت بەڕێی هندستان بکرێ. لێرە لە کوردستان چارەسەری نێبردوونە سلێمانی هەولێرە دڵی کوونە. ئێستا وەرز تەماشای سیارەکەی کۆکسزین لەناو سیارەی ناو چوومەرم گرت لە خستخانەی لە ماڵی ئۆکسزینی بۆ دادنی. یعنی حکوومەتەکەی لێرە کارەبایشی پێدابین نەکرێکە و جیازەوەیش کەوی کەیشی و خەڵکەی بڕوە. ئێستا بە جەنابی قایم قامگۆ گوتم جیازەکەی بێن لە عاجی مەراندانن کاربای 24 ساعتە گوتی نابی و بینایی دەوێ و دەبان مۆریدەی دابین کە لێرەی شکاری و خەڵکەی بڕوە. ئەو خەڵکە چ بکە و منداڵت چ زەمبی هەیە یعنی ئەڵعانەکانە بڵێم بمری لەبەرەوەی کەیشێک لە دایرەشی نفوز نەڕوە. کارتی نیشتیمانی ڕاگرتیە، ئەمە نازانین جنسیە و پەساپۆرت و هەموو شتێکی لە سەیمە ڕاگرتیە. ئەمە نازانین ئەمە عراقی نینە نە ئەزنەبیە تێناگەین، ئەمە لە خۆمان تێناگەین. داوا لەو حکوومەتانەکەین و داوای لە حکوومەتی خۆشەکەین هەرێمی کوردستان کە چارەسەرشی ئەو میلەتەی بکەن چی ئەو میلەتە دەو ڕزارتەیدا نەبێت. لە عاجۆمەران 4 جارە هاتوومە ئیشم ناڕوا، ئەوە چارەم جارم دێم لە وێرەکەی شەکەن ناڕوە جا داواکارم ئەگەیش ئەو عالمەی ڕانەوەستویش ئەو خەڵکی جێبەجێ بێ و بەهۆی نەبوونی ئەو پەیوەندیە لەگەڵ حکوومەتی عراق ئێستا کاری هاوڵاتیان ڕایی ناکرێت لە دروستکردنی کارتی نیشتیمانی و گۆڕین و دەرهێنانی ناسنامە و ڕەگەزنامە و مامەڵەی هاوسەرگیری و لەدایکبوون و کۆچی دوایی و بەڵگەی تۆماری و تەواوی کارەکانی پەیوەست بە تۆماری گشتی کەسی وەستاوە. لە بەغدا باز دەکرێت پێویستی بە کارەبای 24 ساعتیە و ئێمەش سەرقالین کە چارەسەرێک بۆ بابەتە بدۆزینەوە و لە هەماهەنگیدان لەگەل لایەنی پەیوەنددار و لەگە وەزارەت و پارێزگا بۆ ئەوی بتوانین حلێک ببینینەوە و چارەسەری ئەو بابەتە بکەین بۆ چکە کەوتۆتە ناو ئەو سیستەما و کارەکان لە ناو سیستەمەکە نەبێت لە دەرەوەی ئەو سیستەمەی کارتی نیشتیمانی جێبەجێ ناکرێت. بە پێی زانیارەکانی ئەو فەرمانگەیە چەند جارێک لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی ڕەگەزنامەی حکوومەتی ناوان ئاگادار کراونەتەوە دابین نەکردنی کارەبای پێویست ناتوانن بەردەوام لەو سیستەمە ئەلکترۆنیا کە ئێستا ئەو تۆڕە هەموو عراقی بەیەکەوە بەستۆتەوە کەچی تاوەکو ئێستا نەتواندراوە ئەو بڕە کارەبایە بۆ ئەو فەرمانگەیە دابین بکرێت. نییە. اسماعیل عوسمان، کورسات نیوز، چۆمان.